باسی ئەوەت کرد کە جاری وا هەیە دایک و باوک مناڵەکە ناچارەکەن کە ئەبێ لە 20ەکە بیست بێنێ. من قوتابی خۆم هەبوو 90 هێناوە ئەگری ئەڵێ مامۆستا تو خوا عنی ئەو مناڵە فێرەکە پاڕێتەوە لە تۆ مامۆستا تو خوا بۆم کە بە 20 کوڕم تۆ 90 عنی 90 و 20 فەرقی چییە؟ مامۆستا باوکم عقوبەمەیە بڕۆمەوە 90 هێنا بێ عقوبەمەیە عنی باسی کردو عقوبەکە چییە؟ ئاڵێ من ئەخەوم هەتا هەڵستم تۆ ئەبێ لە فلان شوێن وەستا بێتی هەتا نەجوڵی لە جێگای خۆت هەتا من ئەوە ئەەکەم تۆ عنی مناڵێک زەمبی چییە؟ نعنی خۆ ئیتر هەمومان هەڵە ئەەکەین 90 و 20 نازانم هیچ جیاوازێکی نییە حەڤە هیچ جیاوازێکی نییە ئیتریان هەنێشتی تر هەیە دایک و باوکی هەر لە مناڵ ناپرسێتەوە بەڵام لە ئەخیری ساڵە وەک نمونونەکانی تۆ باست کرد لە ئەخیری ساڵە یە بۆ لات مامۆستا مناڵەکەی من باشە تۆ لە ئەوڵی ساڵە بۆ نەمبینی دایک و باوک هەیە من 4 جار 5 جار نردومە بەدوایە نایە لە مناڵەکەی پرسێتەوە دایکم نەخۆشە باوکم لە دەوامە باوکم پێشمەرگێ ڕێزم بۆ هەموو ئیشەکان هەیە بەڵام خۆ ئەبێ لە مناڵەکەشی پرسێتەوە ئەبێ بێت بەدەم کێشەکانی مناڵەکەیەوە یان دایک و مناڵ هەیە ئەڵێ من تا سەعات 4 بەیانی نەخەوتم تا سەعات 3 نەخەوتم ئەقینە ئەم دایکە ئەم باوکە لە کوێن مناڵێکی پۆلی 4 پۆلی 5 پۆلی 6 ئەتەرنێت ئیشەکە و ئەم مناڵە خۆیان خەوتون ئەقیناکە نابێت تۆ لە مناڵەکەت پرسیتەوە ینی کێشەکان گەورن مام لە بواری پەروەردایان جاری وا هەیە مناڵ هەیە ڕاستە تۆ ئەو باسی ئەوەشت کرد کە ئەڵێ وەک سجن وایە مەکتەبەکان ڕاستە وەک سجن وایە چونکە مناڵ ئێستا ماشەڵڵا هەمووی لە ژووری تەرتیب و خۆش و یێتە ناو قوتابخانەکە ئەوە نییە ئێمە لەوانەیە لە کەتەمەنی ئێمە کاتێککە چوینەتە قوتابخانە بەش جەوێکی خۆشترمان بینی بەڵام ئێستا ئەمان نە ئەمان لە ماڵەوە جەوی خۆشترە لە ماڵەوە هەموو شتێکی بۆ دابین کراوە بەڵام ئەچێتە سەر تەختەیەکی ڕق و سارد و سڕ و جاری وا هەیە نەوتی مەکتەبەکان کەی یەتمانی 3 و 4 تازە من نەوتم بۆ چیە بۆ مناڵ عنی لە سەرماکەیە مناڵ جاری وا هەیە سۆپاکە بەخوا چەند ساڵ هەبوو خۆمان کڕیمانە بۆ مناڵ یان ئیتر زۆر شتی تریش زۆر شتی تر کە پێویستە بۆ مناڵ دابین نەکراوە یان بە زیادەوە دایک و باوک بە زیادەوە بۆی دابین کردووە جاری وای تۆ ئەتەوێ بە تەشجیع مناڵەکە بکەی بە قەڵەمێ بەڵام لەوانێ مناڵەکە قەڵەمەکەی تۆی لا هیچ بێ لەبەروی لە ماڵەوە دایکی یا باوکی عنی لەوە زۆر زیاتری بۆ ئەکا کە زۆر زیاتری بۆ ئەکا هەنێ جار زەرەری لێ ئەیە قەیچەکە تۆ هەر مناڵەکەت ئەچی جلی بۆ ئەکڕی ئەچی پێڵاوی بۆ بکڕی ئەچی بیبەی بۆ پارکێ با ئەوە بکەی بە مقابل بۆی بڵێ ئەگەر لەو دەرزە باش ببیت من ئەوەت بۆ ئەەکەم نەک مناڵەکە تۆ خۆی بەبێ سەبەب تۆ هەموو شتێکی بەرە بەردەست ئەویش چاوەڕێ ئەوە نییەکە تۆ جوان دەستەکانە خۆش بێ دەست و چاو خۆش یاخوا دەستە خۆش بێ بۆ دووشتم بیر کەوتەوە جارێکیان کەوە بۆ خۆی جێگەی خەفەت ومان جێگەی پێکەنی جارێکیان بە دایکێکمانوت لە شوێنی دایجان بۆ نایی بۆ کۆبنەوەی دایک و باوکان 3-4 جارە وەڵامەکەی ئەو چی بێ باشە خۆ مناڵەکەی من زیرەک کە زۆر بەداخەوە وازانێت بەس تەنها زیرەک بوون مویمە نازانی ئەی ئەخلاق ئەی ڕەوشت ئەی جگەرە ئەی نێرگەلا ئەی مەشروب ئەی پۆڕن ئەی سایت و پێیجی خراپ ئەی سوکاتیکردن بە چواردەور با مناڵەکەی تۆ زیرەک بە بەس کێڵێ ئەمانەی تری تیادا نیە کەواتەوەش بخۆی هەڵەیەکی زۆر گەورەیە لە کوردستانی خۆمانەکە دایک و باوک بەڵێ مامۆستا گیان قوتابخانەیەک بۆم با ناوی نێنم قوتابێکم هەبوو لە 5 ساڵ دەرسم پێوت ماشەڵڵای لێبێ عنی تەمەناکەم ئێستا بیبینمەوە ماشەڵڵای لێبێ لە هەموو ڕوویەکەوە زیرەک بە ئەدەب وابزان باری مادیشان زۆر باش نەبوو بەڵام تەمەنامەکە ڕۆژێ دایکی ببینم 5 ساڵ دەرزم پێوت لە هیچ کۆبوونەوەکشا دایکی نبین ئێستاش تەمەناکەم دایکی ببینم ڕۆژێک عنی نەمبینی بۆ قەیچەکە با مناڵەکەم زۆر باشیش بێ ئێبا بچم هەر ئەو مناڵە لەوە ڕەنگە گەر بەهاتایە بۆ لای جەنابەت تۆ هاندان تەدا تو دایان ئەم کوڕی تۆ زۆر باشە ئەم کچی تۆ زۆر باشە تکایە مەیفۆتێنە و بتابعیکە دەستەکانت خۆش بێ ویستم بابەتێکی تر باز بکەم جارێکیان مامۆستای گێڕایوتی لە مەکتەبی سەرەتایی وتی ویستم زۆر خۆم گیف کردو على ئاساس نەزانم چی وتی 1000م دا بە تەلەبەیەک بام کرد بۆ ئیدارە دیاریەکەم وتی سەرەکەم کرد دەستی کرد جانتاکەم مامۆستا پارەم پێوتی 5000 دەرکەوتم بابە ئەم 5000 ئەهلی 5000 یعنی ئەو بوتی بەجددی وەکو جوام زانی وەک جارانە کە ئەگەر ڕوبعیەک یان 250 بدای بە مناڵە زۆر وتی سێرم کرد 5000 دەگوتی مامۆستا قەینا پارەم پێ وتی کردم نامە گیرفاوتم بەخوا کێڵت بە خۆم زیاتر ناشێ کاتە مەبەستم لە چییە وەکو باست کرد کە جاروای لە حەدی خۆی تێدەپەڕێت ڕێژەکەی زیاترە و گرنگی زیاتر دەدرێت ئەوەش خراپە